ئامێتاتین سەردانە مەزارگەی محەممەد ڕەشان بکەین خەڵکێک گوندێ خەوشا بە تقریبەنەوە چەندە باران نایێت ئیساڵ ئامێتاتین خۆپاوینە محەممەد ڕەشان و ڕەب العالەمی بەلکی ڕەحمەکێ بەردەتەوی عەردێ خودێ و باران بێ بارت و ئەم وەکی ڕێ و ڕسمێت بێ ئەوێ هەر ساڵ ئێزدی خرتێنە هێرە هیجووس پێمە هەندە گوندی دیش بێن ئەم نوێ تاتین ئەم گوندێ خەوشا باین ئەمێ تاتین داخوازێش محەممەد ڕەشان بکەین دەست پێکێ وەختێم هاتین ئەم دێ زیارەتی بین دەرگەهی ئەم خرپێک بە دێ زیارەتی بین و پشتی هنگی ئەم دێئینمە ئەوە کە دیایی ئەم وەکی ئەوێت بێژین داباران بێت ئەم شخصەکی دەهاوێنێت برکە ئاوێدا ئەو شخصیان مجێور بت یان پیر بت یعنی ئێکیش گوندی بت چەکێ بەرنا ما ئینا مجێورێ خواابێتە ئاوا برکە محەممەد ڕەشان دامەگۆ بەلکی ڕەب العالەمین مرازە هەموو کە حاصل بکەت و یا مەشک بەس باران بارد البی عەردێ خودێ و ڕەب العالەمین هەر ئێکی قەستایە دەکری محەممەد ڕەشان مراز و ئۆمێتێتوی بجی بینت و ڕەب العالەمین بی بەشەری خڕێ بسترینت. هر کەسێکی هاتی هێرکەشک بێمراز نەزڤریا ڕب العالەمین و محەممەد ڕەشان مرازایی کریا ئیدۆکەمە تاتینە هێرکە بجا ئەم خۆتاڤینە محەممەد ڕەشان ئیشەڵڵا هاتنامادا خێرێ بێت بۆ ملەت ئێمە خڕێشێک بۆ عێراقی سەرانسار بۆ کوردستانێ و بۆ هەموو ملەتاشێک ئەم تەڵبە بۆ هەموو کەسی بکەی و پاشکە بخۆ ئەم بۆ ملەتی خۆ ئێزیاژ بێت بکەی.